پرۆژەیەکی زۆر گەورەیە، نزیکەی تقریباً 1200 یەکەیە، بەڵام نزیکەی 600 یەکەیان تیجاریە، بڵێن خۆیان ئەڵێن تیجاریە، 600 یەکەکەی تر ئەمێنێت هین فەرمانبەرانە، مامۆسایانە و جەماعەتی پۆلیسە کەوا وەریان گرتووە. ئەو 600 یەکەیە کە ماوە ئیشێ وای تیا نەکراوە، نیوەی پرۆژەکە ئیشی تیا کراوە، نیوەکەی تریشی بڵێن بەڵێندەرەکەی پارەی وەرنەگرتووە، سکاڵای کردووە لە دادگا، بە پێی سکاڵای دادگای ڕزگاری پرۆژەکەی ڕاگرتووە بەڵێندەرەکە. ئەوە تا زەرمەندی یەکەم، ئەوە تا ئەو بەشداربووانەیەکەوە کەوا لەو بەشەی کەوا ئیشی تیان ناکرێ، ئەوانە زۆرینەی ئەوانەینە. پارەی ڕێژەی 75% پارەی پرۆژەکەمان داوە، بەڵام کارکردن تایدا بە پێی کەشفی وەبەرهێنان، بە پێی کەشفی وەبەرهێنان 145 کاری تیادا کراوە. ئێمە ئەمڕۆک و بەشداربوانی قەڵای شێروانە پرۆژە قەڵای شێروانە سیتی هاتوونە بەردەم ئیدارەی گەرمیان بۆ چەند داواکاریەک. یەکێک لە داواکاریەکانەوەیە کە دەسوبرد بکە لە ئیشکردن، و یەکێکی تر لە داواکاریەکانمانەوەیە کە ئێمە بەڕاستی لە چاو ئیشکردنی ئەوانە ڕێژەی دوو قات پارەمانداوە. بۆ نمونە 145 ئیشکراوە، بەشداربوومانەیە 70 بۆ 75 پارەی داوە. ئەمە سەرڕای ئەوەش لە دادگاوە شکاتمان لێ کرێ و ئەڵێن وەرن قز بدەن. بەڕاستی لە ناو پرۆژەکەیە بە شێوەیەکی زۆر سست کارەکرێ، یعنی ئەکرێ بڵێن بۆ پرۆژەیەکی 400-500 خانووی زیاترە. پێنجشەمە خۆم لەوێ بووم، یەک ستافم بینیوە. ئەو ئێستا داوامان لە بەڕێز ئیداری گەرمیانەیە کە داواکارێکە ئەخێنە بەردەمەوە بەشکم کارێکمان بۆ بکە و بەهانای داواکارێکمانەوە بێت.